و لێرەوە ئێمە ڕاستە دوورین لە ناو ماڵم ناوان بەڵام لە ناو براو پێشمەرگەکان خۆمان هەین هیچ هەستێک لامان نییە ئەم هەستە لە هەموو هەستێ خۆشترەکە وەکو سەرۆگەڵێ شانازیەکەم بە پێشمەرگایەتیەوە لە ناو پێشمەرگەکانی خۆمانە جەژن دەکەین قوربان لە جەنابی سەرۆک بارزانی و تەواوی پێشمەرگە قارەمانەکان و تەواوی خانەوادەی سەربەرزی شەهیدان و تەواوی دانیشتوانی کوردستانەکەم و لەگەڵ موسڵمانانی جیهانی ئینشاڵڵا ئەم جەژنە بە خێر و خۆشی بەسەر هەموو لایەکمان ئاگەڕێت و لێرەوە ئێمە ڕاستە دوورین لە ناو ماڵم ناوان بەڵام لە ناو براو پێشمەرگەکان خۆمان هەین هیچ هەستێک لامان نییە ئەم هەستە لە هەموو هەستێ خۆشترەکە وەکو سەرۆگەڵێ شانازیەکەم بە پێشمەرگایەتیەوە لە ناو پێشمەرگەکانی خۆمانە جەژن دەکەین و لێرەوە بەڵێن دووپاتەکەینەوە مکورتتر و پشت ئەستورتر و بەهێزتر و تۆکمەتر و بیر و باوەڕدار ئەبین لە سەنگەرەکاندا بۆ بەرگری لە خاکی کوردستان و لە دانیشتوانەکەمان لەبەرەوەی ئەم کوردستانە بە خوێنی چەندەها هەزار کەس هاتووەتە بەرهەم ئینشاڵڵا بەڵێنە دەین پارێزگاری لەو خوێنی شەهیدان و خاکی پیرۆزی کوردستان و ئاڵا سەرکەشەکەی و جەنابی سەرۆک بارزانی بکەین.